نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالاً كثيراً ونساءً، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. لە چەند وتاری ڕابردوودا باسی کەمخەوی و کەمخۆری و کەم قسەکردن و کەم سیرکردنمان کردووە. ئەمڕۆ لە خزمەتتانە باسی کەم تێکەڵی لەگەڵ مرۆڤەکانە. فەلسەفەی مرۆڤ ئەوهایە هەمیشە حەزی بە تێکەڵی لەگەڵ بەرامبەرەکانیان هەیە. حەز ناکا خۆی بە تەنها دابنیشێ، حەز ئەکا هەمیشە لەگەڵ شتێکی ترا دابنیشێ، چونکە زۆر کات کە لەگەڵ خۆیان دائەنیشێ عیب و عاری خۆی یەتە پێشچاو و تووشی وەحشەت ئەبێ. دوو بابەت هەیە لە شەریعەتە: ئایا ئینسانی موسڵمان تێکەڵاوی خەڵکە یان عوزلە کات و دوورکەوێتەوە لە خەڵک؟ پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم لە فەرمایشتێکە فەرموویەتی ئەو ئیماندارەی کە تێکەڵاوی خەڵک ئەکات و سەبر ئەکات لەسەر ناڕەحەتیان باشترە و خێرترە لەو موسڵمانەی کە تێکەڵاوی ناکات و ئارام ناگرێت لەسەر ئەو زەحمەتیانەی کە ێنەڕێ. ئیمامی نەووی رضی الله تعالى عنه ئەفەرمێ ئەگەرچی مەذهبی ئیمامی شافعی ئەوهایە ئینسان تێکەڵ بێ لەگەڵ خەڵکە باشترە، ئەفەرمێ بەڵام ئەم فەرمایشتە بە تەنها حکمی بێ نادرێ، کۆمەڵی فەرمایشتی ترمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کردووە بە عوزلە، بە دوورکەوتنەوە لە خەڵک. ئەفەرمێ بە هەموویانەوە پێکەوە وا پیشان ئەدرێ لە هەندێک شوێنە ئینسانی موسڵمان کە زانی تووشی خەیرە بێ تێکەڵ بێ لەگەڵ خەڵکە، کە تووشی خەیر نەبوو زانی تووشی شەڕ ئەبێ دوورکەوێتەوە لە خەڵک. بۆیە لە فەرمایشتێکە خۆشەویستە فەرمێ ئەو ئیماندارەی کە لە دۆڵێک لە دۆڵەکانە ئەژی خەریکی عەبدایەتی خۆی ئەبێت و خەڵکی لە شەڕی ئەم بە دوورە بن و ئەوی لە شەڕی خەڵک بە دوورە بێ، ئەفەرمێ ئەو باشترین موسڵمانێکە لە ئاخری زەمانە. پیاوە گەورەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باسی ئەم تێکەڵاویان کردووە. عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ خذوا بحظكم من العزلة، هەر کەسێک لە ئێوە با بەشێک لە ژیانی بریتێ بێ لە عوزلە و تەنهایی دانیشتن، لەگەڵ خۆیان دانیشتن، مامەڵەکردن لەگەڵ خۆیان، تێگەیشتن لە خۆی خودی خۆی. وەیسی قەڕانی ئەفەرمێ سەیرە بەلامەوە کەسێک کە خوا بناسێ، ئونسی بەخواوە هەبێ، دوایی کەچی ئونس بە خەڵکەوە بگرێ دوورکەوێتەوە لە خوددا ناسیەکەی و لەو ئونسەی کە لەگەڵ خوایە بەستوێتی. ئیمامی عەلی ئەفەرمێ یەئتی عەلی الناس زەمان، زەمنێ بەسەر خەڵکیە تێئەپەڕێ تەکون العافیەة فیه 10 ئەجزاء. عافیەت و پەیوەندی لەگەڵ خوا و پارێزراوی ئینسان ئەگەر 10 بەش بێ 9 بەشی لەوەیە کە لەگەڵ خەڵکە نەبی. ئەفەرمێ بەشەکەی تریشی ئەوەیە کە چوویتە ناو خەڵکەوە بێدەنگ بی، قسە نەکەی. فەوائیدی زۆر گەورەیان باس کردو عولەما بۆ عوزلە. فەرموویانە دوو فائیدەی سەرەکی هەیە. یەکەم ئینسان تەفەڕوغەکە بۆ عیبادەت، لەبەرەوەی کاتی بەدەستەوە ئەبێ، ئەزانێت چۆن زیکرەکە، ئەزانێت چۆن سەڵەوات ئەدات، چۆن نوێژی سونەتەکە، چۆن خەریکی تاعەتە بێ. دوو فەرموویانە دوورەکەوێتەوە لە عیسیانەکان، حتا کەمتر لە ناو خەڵکا بژی، کەمتر گوناهت تووشە بێ، لە گوناهی غەیبەت، لە گوناهی نەزەر، لەو گوناهانەی کە بە عادەتی ئینسان لە تێکەڵاوی خەڵکا تووشی ئەبێ. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مەقولەیەکی زۆر جوان و مەشهوری هەیە. ئەفەرمێت تێکەڵاوی لەگەڵ خەڵکا بکەرە 4 بەشەوە، ئاگات لێبێ. ئەفەرمێ بەشێک لەوانە کە تێکەڵیان ئەبی وەکو خواردن ئاوایە، لە شەو ڕۆژەکان ناتوانانی جارە تێکەڵیان نەبی، بەتایبەتی ئەهلی دین کە لەگەڵیانە ئەژی خواناسیت بەرزە بێتەوە، تاعەتت جوانە بێ، ئەخلاقیاتت بەرزە بێ لەگەڵیانە. ئیمانداری وا هەیە بەس بە تێکەڵاوی لەگەڵیا کۆمەڵێن نەخۆشی لە توێ لا ئەچێ،
بالنظر إيمان دارك جاري وهي كمال بلا مصيبة لسرته ولا أشي أفرمي هندك كان وكو دواوان كي نخوش كوتي أو كاتبي ويستكاب شي بولان أفرمي هندك كان هر خوان وكو درد أوان نزيكيان نكويتو نزيكيان كوتي تو توشي قناها بي أفرمي هندك كان وكو جهروان كان نزيكيان كوتو أتكوجن وشيار بأي جنج أي بير أي إيمان دار آفرد بياو زور وشيار بأ أواني كما مليان لقلا كبزانا كين شكارن لكيو سريان دركردو بزانا كامل لم تشوارا هيا أنا روجانا بيوست بيتي أهلي دين أهلي خواناسية أهلي محبته هيا أنا بعكسه لو أتي أقل عمرتا جارك تيك الله يبكي زهرك التجربة جهرك التجربة كتايب حياتي عبادته وطاعتي توبهني وهشيار بتشون ما مر لقى الخلق أكي فرمي أنا لهج مجلسك دامني شك الشكوى زورتي هذا بتأتي زمني إما حتى شيء مجلس دائني شيء باسي قراني وزحمتي وكل أهل الدين زماني أوانية أهل الدين هميشة جوانيا كان أبيني تصور كان خريك إمش والفتي خلشي أودي وأجرين هميشة لما جالسة كان شكوى حالي خومن برزكينو عبادة جورا كان كاتك أنا خوش كوتن شكوى حالي خوان ولد طبيبك ودكتورك يجنا أبد تنها لحضوري خوي أنا باسي قرفت كان يعني أكل إنسان باسي قرفت كان زور نكا فرمي هر مجلس زانت قرفتي زورتي باسك لي دور كورو دوها من دانا أفرمون لقل خلشي حاقدة قدامنيش كدلي برا لرقو بغزو كينا هر مجلس أوها ولي دور كورو راك لي لقل سياسة دامنيش بتأتي خلقي سياسي دروزني أم زمانه خوابنا من با تنها تواني بكسي بلند سياسي لم زمانه كزور دروزن إتلا جورة دولتان وبيقرأ حتى خواري خوارو كل إنسان مسلمان بزور وشيار به سياسة لا أصل لا دين وكما وصل مدرسة فرمي سياسة فرز حسني إدارة نكفر في اللي جوري بتشارة سياسة فرز أجر حسني إدارة جوان برا وبرني خلق بنقدروا درسي أم زمانه أبي إنسان مسلمان زور وشيار به لو مجالس أنا دور كويتو لما جالسي أوانيك هميش حكم بس الخلق أدن بيشك ألان منافق وبيشك ألان كافر وبيشك ألان بيدين بيشك ألان أبوش هميشة شاويان لسر خلق ومحكمي خلق كانوا أجان لأخواننا ما وقد لقل أنا دامنيش قد لقل هاولا كان مقر أي جنج كخواني تو أجري كانت أكوجي لبلاش وأتفوتيني قد نكي لقل أواني ما ملكي كعزيمتي النزمة همتي النزمة لقل خلق كابقرك همتي برزة توش همتي برزة به لقال خلشي كابقرك بحياتي نجيكي سنتي نكلتوج لسنة دورة كويتو ده لقال خلشي كابقرك زور حزيب السنة أهل قرآن توج أبيت أهل قرآن والسنة بويا أهل الدين أبي زور هشيرانا ما ملكا بتابتي لأمر يا كاريتيا كلاوي إما لمروف بو مروف وقوراو لمروف بو آلات أبي زور هشيار بين أم آلتي كبيتا أبي بين فريدي أم موبايل وأم كرستاني كهاتونو خريك الجياني أم كنترول كان بين فريدة بيكو جنرو خو كابا كجنابي خو الدنيا ويران نابي تو بيوستي بعزلها يا أفري بدا شو روجي بزانا كان كاتت زورة بزانا فريا هرشي ذكر وأوراد وطاعت وعبداتي وكار وكساوت وهم ويكوي أقرتو تنها دو ساعاتي كي روجانات دابي بم آلتا تصور كتو لمانجكا شص ساعاتي خوت بخشي شص ساعات أزاني كم زور لحياتي إنسانك أم شص ساعات بينا سيري بك شو روجي تو بستشوار ساعات تو بدو بستشوار ساعاتي يا خريكة والله مسي بستشوار ساعاتي أبخشي تأمل كوابول لمانجك لصالك تو سي مانجي خوت تفوتان أقد دو ساعات تفوتان يما تشحالك مان هي شو وضعك مان هي يما إيمان دار بزور هشارنا ما ملكين بتابتي لأمر يا يكبروش تانيك واجب لسرد بين عزلكي وريتي لو وسائلانك هاي ولا بردستا يترك عليهم وسائل كان تنها موبايل شو مبزنية تلفزيونك آيبادك نازل لنا وسيارك أنواع مهم إنساني مسلمان أبي داب بري خريجي خويبه پروردي خويك والله وبالله پرورده من بيناكري حتى وقول أنا أم آلتانا بجي كل ما بينت آلي ويا أمتي بيغمر صلى الله عليه وآله وسلم لقل أوا مخالطي مسلمانان باشا بلام أبي أما زور مشارنا ما ملكين لكوا زانيت خريك خود أفوتي أكاد لخود ناميني كاتي زورة أروا بوستا بقريروا
تۆ کاتی تۆ زۆر سەنگینە هەموو چرکەیەکی تۆ لیرەیەکی خۆیان لەسەر زەویە ئەتوانی بەهەشتی پێ بکڕی ئەتوانی کاری زۆر گەورەی پێ بکەی ئەتوانی چەندین دوعای بەرزی پێ بکەی ئەتوانی کار و کەسابەت و ژیانتی پێ بکەی ئەتوانی لە خەیرە بەکاری بێنی ئەتوانی تۆش وەکو ئالەت لە بەرامبەر ئالەیەکە دانیشی و بێگیان بی زۆرن ئەوانەی لەم ڕۆژەیە بەرحەیاتن بە ڕۆح بە جەستە بەڵام کاتێک کەوا سەیریان ئەەکەی وەکو ئالەتێکی مردوو ژیانیان کردووە ئەبێت لە قیامەتە چەند محاسبە بکرێن لەسەر چاوێکمان کە سەیری کردووە لەسەر مخالەتەیەکمان کە لەگەڵ کەسێکی ترە دانیشتوین بە جۆرێکی تر ئەمڕۆ مامەڵەمان کردووە بە هەڵەیەک کە نووسیومانە بە وتەیەکی زیادە کەوتومانە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەنگی هوشیاریە ئەبێ زۆر شارەزایانە مامەڵەکە ئەبێ بەهێز بێ نەکەوێ نەڕمێ ناکرێ خۆت بە ئومەتی پێغەمبەر بزانی صلی الله عليه وآله وسلم هەموو هەوایە تۆ بەرێ هەموو سیاسەتێ تۆ بدۆڕێنێ هەموو زەمانێک کۆمەڵی بابەت بێنە پێشەوە ژیانی تۆ کاولکەن تۆی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەهلی خواناسی ئەهلی مزگەوتی ئەهلی قورئانی ئەهلی تەسبیح و ذیکری تۆ کەسێک نی بێ بەرنامە بی نەزانی چی ئەکەی هەر کەسێ بێ تۆ بجوڵێنێ تۆ ئەبێ گەردون بجوڵێنی بۆیە ڕەحمەتی خوا لەو کەسەی کە نەیتوانی بەرنامە بۆ ئەو کەرەستانە دابنێ بەکاری نەهێنێ نەیتوانی بەرنامە بۆ مەجالیسی دانێ تیا مشارەکە نەکە هەر کاتێ ئەو تۆی گۆڕی و تۆی برد بە ئاراستەکانە بزانە تۆ بچووکتری لە مۆبایلەکەت ئەگەر تۆ مۆبایلەکەت بە ئاراستەکانە برد تۆ گەورەتری لەو بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئەبێ ئێمە لەم جەنگی هوشیاریە زۆر ئازایانە سەرکەوین نەهێڵین ئومەت بکەوێ نەهێڵین گەنج و لامان بفەوتێ ئەبێ بەشی خواناسیەکەمان تاعەتمان عەبدایەتیمان بەینی خۆمان و خوامان زۆر ڕێک و ساغ و ڕێک بێ داوا ئەکەین لە زەعتی پاکی پەروەردگار خوایە لەم جەنگە گەورەی کە ئێمە تێکەوتوین خوایە ڕزگارمان کە یا ڕەبی خوایە بەهێزمان کە خوایە لە هەرچی گوناهمانە ببورە گوناهێ بە ئاشکرا و پەنهان کردومانە عەفومان کە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ڕەبی خوایە داوات لێکەین گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمەوە دوعایکەین و فریای تەوبە ناکەین خوایە عەفومان کە یا ئیلاهی چاکەکانی دنیا و ئاخرەتت داوات لێکەین پێمان عەتاکە یا ربي خوايا هرشي خير بأمتي بيغمر صلى الله عليه وسلم بسلمانا داي ببارينا نصرت بأمتي بيغمر بدا صلى الله عليه وسلم يا إلهي عدالة جهان بأمتي بيغمر صلى الله عليه وسلم بجر ويا رب العالمين إلهي أم إيمان داراني لما ليتو يا كوبونة وأمانة أهل السجدان بوتو أهل الركوع لحضورتو يا إلهي أمانة قدسي الزليليان برزنك تنهى لمقامتو يا ولحضورتو يا نبي دا إلهي دعاك نجيرابك ادعوا الله وأنتم موقنون بالإجابة